نحن أمة قائدها محمد صلى الله عليه وسلم. کاردانەوە جیهانەکان دژی بێڕێزیەکانی فەڕەنسا بەرامبەر پەیامبەری ئیسلام محەممەد درودی خۆی لەسەر بێت بەردەوامن. بە جۆرێک لە تەواوی جیهانەوە مسلمانان هاتوونەتە دەنگ و ئیدانەی ئەو بێڕێزیانە دەکەن بەرامبەریان ئەنجام دراوە. توهین به پیامبر توهین به همه مسلمانانه. لەو چوارچێوەیەدا ئەمڕۆ حەسەن ڕۆحانی سەرۆکی کۆماری ئیسلامی ئێران ڕایگەیان ئەو بێڕێزیانە بەرامبەر بە ئیسلام و مسلمانان هۆکاری پەرەسەندنی توندوتیژەکانن. ڕۆحانی دوای کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی وڵاتەکەی وتارێکی پێشکەش کرد و تێیدا جەختی کردەوە کە بێڕێزیکردن بە پێغەمبەرێک سوکایەتیکردنە بە بەهاکانی مرۆڤایەتی. سەرۆک کۆماری ئێران وتیشی فەڕەنسا و ئەوروپا بانگەشەی ئەوە دەکەن کە هەوڵ بۆ چەسپاندنی برایەتی خۆشگوزەرانی و ئاشتی لە جیهاندا دەدەن، بەڵام ئەگەر ڕازگۆن با چیتر دەزوەر نەدەنە کاروباری ناوخۆی مسلمانان. ئەم وتانەی ڕۆحانی لە کاتێکدایە ئێستا لە ئێران هەفتەی یەکێتی بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو سوکایەتیانە ڕاگەیەندراوە. Bu tür ahlaksız yayınlara هاوکات ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا لە وتارێکیدا بۆ فراکسیۆنی حیزبەکەی لە پەرلەمان وتی بەداخەوە بە قۆناغێکدا دێدەپەڕین کە دوژمنایەتیکردنی ئیسلام و مسلمانان و بێڕێزیکردن بەرامبەر پێغەمەری ئازیزمان بە تایبەتی لە نێو سەرکردەکانی ئەوروپادا وەک شێرپەنجە بڵاو بۆتەوە. ئەردۆغان لەبارەی تۆمەتبارکردنی مسلمانان بە تیرۆر وتی لە مسلمان تیرۆرست پەیدا نابێت و لا تیرۆرستیش مسلمان دروست نابێت. لە ئەمریکاش مسلمانان کاردانەوەی توندیان بەرامبەر بێڕێزیەکانی فەڕەنسا نیشاندا و لە ڕاگەاندراوێکیشیدا بەتوندی ئیدانی وتەکانی ماکرۆنیان کرد. کۆنسەی پەیوەندیەکانی ئەمریکا ئیسلام کە یەکێکە لە ڕێکخراوە هەرە گەورەکانی کۆمەڵی مەدەنی مسلمانان لە ئەمریکا سەبارەت بە تەشەنەسەندنی زیاتری ئیسلام فۆبیا لە فەڕەنسا ڕاگەاندراوێکیان بڵاو کردەوە. لە ڕاگەاندراوەکەدا هۆشیاری دراوە بۆ مسلمانانەی ئەمریکا کە دەیانەوێت گەشت بۆ فەڕەنسا بکەن بەوەی کە ئاگاداری خۆیان بن بەهۆی کردنە ئامانجی مسلمانان و مزگەوت و دامەزراوە ئاینیەکان لەو وڵاتە لەلایەن حکوومەتی فەڕەنساوە. هەروەها خانەی فتوای لیبیا فتوایدا کە بایکۆتکردنی کاڵەکانی فەڕەنسا ئەرکی هەموو مسلمانێکە. لە ڕاگەاندراوەکەدا کە لەلایەن خانەی فتوای لیبیا بڵاو کراوەتەوە هاتووە تەواو خۆ بە دوورگرتن لە کاڵەکانی فەڕەنسا و واسهێنان لە کڕینیان بە بازرگان و بەکاربەرەوە ئەرشی ئاینی هەموو مسلمانەکە. لە ڕاگەاندراوەکەدا ئاماژە بۆش کراوە کە پێویستە ڕوو بکرێتە جێگرەوەی بەرهەمەکانی فەڕەنسا. ماوەی زیاتر لە هەفتەیە کە مسلمانان لە سەرانسەری جیهاندا لە بەرانبەر هەڵوێستی ئیمانوێل ماکرۆن سەرۆک کۆماری فەڕەنسا و حکومەتی ئەو وڵاتە لە دژی ئیسلام و بەرگریکردن لەو کاریکاتەرانەی کە پێغەمبەر درودی خۆی لێبێت دەکەنە ئامانج کاردانەوەی توند نیشان دەدەن. لە بەشێکی زۆر لە وڵاتانیش بایکۆتی بەرهەمە فەڕەنسیەکان ڕاگەیەندراوە.